پێشەم شتێ منەمەوێت تێ بگەم چوارشەممەی سوور لای ئێمە خوشکبرا ئێزیدیەکانمان وەکو یەکێک لە جەژنەکانی خۆیان پیرۆزیەکەن لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە پەیوەستە بە جەژنی نەورۆزەوە لە هەمان کاتە ئەگەر جەنابەت بزانی زۆر سپاس ئەوەی لە ڕاستیە چوارشەممە سووری وەکو کۆتایی ئەخیر هەفتەی ساڵ لەگەڵ ساڵی ئێرانی هاوکاتە ینی سبەینێ ئەنی ئەم شەو کاتە سبێ چوارشەممە دوایین هەفتەی کۆتایی ساڵە ئەمە چوارشەممە سووریە و ینی دوێنێ شەو ئەم ڕۆژ لە هەندێک شوێن بەو مناسبەتەوە پەلاماری هەندێک لە پازگاکانی ئێراندراوە لە شارەکان وەکو دێسفول و مەشهەد و تەبرێز و ئەوانە و دوا بە دوای ئەمە ئەوەی جەنابشت باست کرد لە 21 سێ ئێمە کاکاتە یەکی 1405 هەتاوی ینی ساڵی تازەی ئێران و هەتاوی هاوکاتە لەگەڵ نەورۆز یان یەکەم مانگی فەروەردینی ئەوان ئەوەیە کە ئەوە جێژنی هەم کووردە هەم فارسەکانە هەم منتیقەکەشە ئەزەربایجان و ئەفغانستانەوە بۆیە ئەوەی کە جەنابشت وتت لە ساڵی ڕابردوو مەسەگە دیقەت بە تایبەتی لە کوردستان نەورۆز زۆر بەفراوانی ئەنجام دراوە بوو بە مەراسیمێکی گەورەی نەتەوەیی و ناویان لێ نابوو حەو ڕۆژ زیاتر خەڵک پشوویە کرد وە سێنزە ڕۆژە سێزدە بەدەری ئەم مەراسیمە ساڵی پار لە کوردستان ینی بێوێنە بوو کە ناویان نابوو نەورۆزی خاکپۆشان یا نەورۆزی جامانەکان یا نەورۆزی ڕەنگا و ڕەنگ زۆر دەور و نەخشی هەبووە زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە ئێستا جەنابەت وتت وا تەسەورەکرێ لە ئێستاوە خەڵک خۆی بۆ ئەو مەراسیمانە حازر کرد بێت چ لە کوردستان لە ڕۆژهەڵات چ لە ناوە بەڵام لەگەڵ ئەوەشە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران ئاگاداری و هۆشداریان داوە بە خەڵک کە نابێ هیچ شوێنێک لە هیچ شوێنێک کۆبوونەوە و گرتبوونەوە هەبێ بەڵام ئەف لەوانەیە بار حاڵوەکو تۆتت دەرفەتێکی باش بێ بۆ ئەوەی کە خەڵک خۆپیشاندان بە ناوی نەورۆز و بە ناوی جلی کوردی و بە ناوی مەراسیمی فارس و سەری ساڵی تازە و بەهار و ژیانەوە و خۆشی ئەوانە تێکەڵکە زۆر نیگەرانن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران لەوەی کە لە دەستیان دەرچێ لە ڕاستە ئەو مەراسیمە هەم چوارشەممە سووری هەم سێنزە بەدەر ئیتر خاڵێکە کە بۆی هەیە ئەو هاوکات لەگەڵ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل هاوکات لەگەڵ ئەو کوشتانەی کە ئەو کوشتارانەی کە ئەنجامیان داوە بەرامبەر عەلی لاریجانی ئەوەی کە تۆتە غوڵام ڕەزای سلێمانی و قاسمی قوڕیشیش جێگرەکەی زۆر دەور و تەسیری هەبووە وا پێچێکە مثلەن لەو هەلومەرجە لە چەند ڕۆژی داهاتووە کە هاوکاتە لەگەڵ نەورۆز بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە خەڵگەیەوێ یا ئەوەی کە دۆناڵد ترامپیش ئەم شۆ دیسان لە وتارەکەی ئاماژەیە کرد بنیامین ناتانیا هۆش دوێنێ ئیشارەی پێکرد کە ئێمە لە پشتی خەڵگەمێنینەوە و خەڵک پێویستە خۆی چارەنووسی خۆی دیاری بکە بۆیە ڕەنگە لەم مەراسیمەیە یا لەم جەژنەیە هەرچەندە خەڵک بۆی بکرێت توانێ بۆی بکرێت خواستەکانی خۆی دەرەبڕێ بەڵێ ئەم هینەکێیە کە غوڵام ڕەزای سولەیمانی جارێ هیچ خزمایەتی لەگەڵ قاسم سولەیمانی هەیە بۆچی گیان ڕەفیقی بووە بەڵێ ڕەفیقی بووە وەڵام ڕەزای سلێمانی لە پاسدارە قەدیمیەکانە کە لە شەڕی عێراق-ئێرانە دەوری هەبووە و لە 2009ەوە لەلایەن خامنەیەوە ڕاست پێدا وەکو فەرماندەی بەسیچ هێزێکی غێر نیزامیە یا با بڵێم هێزێکە هاوشێوەی هەشتی شعبی و دەوری زۆری هەبووە لە ئۆپراسیۆن دژی ئۆپۆزیسیۆنەکانیان و لە قەتڵعامی خۆپیشاندانەکان و لەو مەترسیانەی کە لەسەر دەوڵەت هەبووە و لامان کاتە ئەمانە بەوە ناسراون کە لە جەنگی عێراق-ئێرانە لوقمەکانیان نەتەقاندەوە وەکو فیدایی و ئەلەم خۆپیشاندانانەی ئەم چەند دەورانەی ڕابردوودا چ لە شۆڕشی ژنجیان ئازادی و لە 2009 لە سەردەمی خۆپیشاندانی سەوزەکان و لەم خۆپیشاندانانەی ئەواخری ئەم ساڵی ڕابردووش زۆر بەتوندی دژی خۆپیشاندەران وەستاون و لە ڕاستیە ئەمە بەڵێ لە زۆر نزیک بۆ لە قاسم سلێمانی و ئەهمیەتی پێداوە دەور و نەخشی هەبووە لە ڕاستیاوی کە ئەمڕۆ ئیسرائیلەکان بڵاویان کردەوە لەگەڵ لاریجانی
کوژراوە و هەرخۆشی نییە ئەنی قاسمی قوڕیشیش جێگرەکەشی کوژراوە قاسمی قوڕیشی جێگرێکی کلشی هەیە علی باتنی کە ئەڵەن ئەوش ئێستا کوژراوە ئێستا دەنگۆکەی باڵێ هەردووشیان کوژراون و میدیاکانی ئەمریکا و ئیسرائیلی باز دەواکەن کە لەگەڵ ئەو لێدانە 300 کەس لە کۆبوونەوەیەکا بوون بەسیج کوژراون بەرحاڵ لێدانی بەسیج ینی بە تایبەتی غوڵام ڕەزای سلێمانی ینی کارکتەرێکی گەورەیە ینی بەسیج لە ئەتوانم بڵێم لە دوای ینی یەکێ لە کارکتەرە ئەساسیەکانە خۆی و هێزەکەشی یەکێکە لە هێزە ئەساسیەکانی ناو پێکاتی سیستەمی کۆماری ئیسلامی ئێران جگە لە ئەرتەش جگە لە سوپای پاسداران جگە لە نیروی ئینتیزامی جگە لە ئیطلاعات بەسیج دەور و نەخشی زۆری هەبووە و هەر ئێستا هەر ئێستا نزیک بە 100,000 لەم بەسیجە لە هەموو لەسەر شارەکانی ئێران بە ماتۆڕ حازراییان هەیە و ئامادەگییان هەیە بۆ هەر شوێنێک لە هەر دیمەنێک بەرەوەی ئەم نوێنەرایەتی باڵی مەحافزکاری معتەدیلیە کرد و ئێستا ئەم پر دێبوو لە بینی ڕیفۆرمستەکان و نەریت بەڵێ هەندێک جار کرد بووە و هەندێک جاریش خۆی قەیرانی بۆ دروستکردن لە ناو ئەمانەیە هەر بۆیە مەسەلەن لەگەڵ ئەحمەدی نەژاد ناکۆکیان زۆر بوو ئەحمەدی نەژاد ئەیوت لە ژێر فەلسەفەی پێوتنەوەمە فەلسەفەی کانتمان پێفرۆشێتەوە کە ئێوە شۆڕشەکەمان لە ناوبەرە بە لە ژێر ناوی عەقلانیەتە ئەوە لە لایەکەوە لە لایەکتری شاوی کاک دکتۆرە لە ڕاستە ئەم خۆی وان نیشانەدا کە لە ناو محافزکارەکانە معتەدیلە و ئەوێ ئەم پەیوەندی ڕاگرێ لەگەڵ باڵی ڕیفۆرمیستەکان و معتەدیلە متەتەڕیفەکان بەڵام ئێستا دقیقەنەوەی بە کوشتنی ئەم سوپای پاسداران بە تایبەتی و باڵی متەتەڕیف کە سوپای پاسداران بە تایبەتی نوێنەرایەتیەکە هەژمونێکی گەورە پێیاکە و قسەکە لەسەرەوەی کە شەڕ زۆرتر ئیدامەیە بێ و زۆر گەرمە بێ کە خۆشیان هەرمەیانەوێت لە ڕاستیان سوپای پاسداران پێیان خۆش نیە هیچ سازشێکن دوایە ئەوی جەنابیشت باس کرد کاک دکتۆر ئەو جگەلەوەی کە دوو دەورە سەرۆکی پەرلەمان بۆ بە سندوقی ڕەشی خامنەئی ناسراوە لەو خەڵاتە 10 ملیۆن دۆلاریەیە کە واشنگتۆن لەم چەند ڕۆژەی ڕابردووە تەنخانی کرد و ئیسرائیل ئەمڕۆ بە شێوەیەکی بەڵام بە زۆر سیر بوو کە هاتە سەر جادە لە ڕۆژی خۆتسا بەڵام ئەوەی کاک بێستنەوەی ئیسرائیلەکانی جوانیە کە هیچ پارەیەکیان نەدابێ هیچ بازێکیان نەدابێت بە پێچەوانەوە ئەوان زۆرە دەن بە نهێنی دوایەوە لەگەڵ هەموو ئەو کاک بێسونجگە لەو هەموو پۆست و پەیانەی هەم بۆ دوو جاش ڕەت کراوەتەوە یەکیان لە دەورەی ڕئیسی کە خودی مستەبا مخالیفی بوو تەییدی ڕئیسیە کرد و لەم دەورەی تازەشا کە دیسان شورای دەستوری ڕەتی کردەوە بۆ تەییدی پزیشکیانەوە ئەو دوایەوە کاک بێسون ئەمە زۆر دژی کوردیش بووە بەڕاستی بە تایبەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان و لەو ڕێکەوتنە ئەمنیەی کە ساڵی 2023 و 2025 ئیمزاکراوە لە نێوان قاسم عەرەجی و لە نێوان لاریجانی و دواتریش کە حکوومەتی هەرێمی تێکەوتووە ئەو بەردەوام فشاریە کرد لەسەر هەرێمی کوردستان پۆستەکەی پۆستە ئەمنیەکەی ئەوەیە ئەو سکرتێری ئەنجومەنی باڵای زۆر دژگەلەوە زۆر فشاری خست بۆ سەر حکوومەت عێراقی و هەرێم کابی ئەو ڕێکەوتنە ئیمزا ئەتوانین بڵێ ئەو زۆر دەوری و نەخشی گەورەی هەبوو لە کوشتنی خۆپیشاندەرانجا قسەیەکی لەسەرەکەن ئەو بەیانیان لە زانکۆ دەرسیەوتەوە خۆی دکتۆراکەی فەلسەفەی ئیمانوێل کان بوو هەندێک لە قوتابیەکانی بەنوکتە ئەویان دواخست بوو هەموو بەیانیان فەلسەفاڵێتەوە دوانیۆڕانیش لەسەر شەقامەکان خەڵگە کوژێ بەڕاستی یعنی زۆر بەرامبەر خۆپیشاندەران تون بووە لەگەڵەوەشا زۆر متەمەسک بوو بە ویلایەتی فەقی و ئەیگوت نابێت لەسەر ئەمە سازش بکەین بەڵام نابێت شۆڕشیش هەموو شتێک بێ پێویستە دەوڵەت بۆ خۆی مەکانەتێکی تایبەتی هەبێ وەڵحاصل لە ئەمە ینی وای تەفسیرە کرد کە لە نێوان عقلانیت و ئەزمونگەراکەی کاند ئەم زۆرتر بەلای عقلانیت هاچوو ئەیگوت ینی بەشێک لەوانەی کە مخالیفی بوون ئەوە بوو کە یانگوت چەمکی شۆڕشی خستۆتە ژێر پرسیارەوە بێستون لە حاڵدا کوشتنی عەلی لاریجانی زەربەیەشی گەورەیە لە دوای خامنەئی لە سیستەمی سیاسی لە سوپای پاسداران لەم تەرتیبە تازە درێ و بە ئاسانیش ڕەنگە شوێنەکەیان بۆ پڕ نەکرێتەوە و زەربەی گەورەتریش بخۆن و لە هەمان کاتە نەکە لەو هینانێک لەو ئیمتیازە گەورانی کە بەدەستیەوە باسمان کردو ینی مەسەلەن ئەندازیاری دروستکردنی پەیوەندی دیبلۆماسیە لەگەڵ سین لە 25 ساڵی ڕابردووە هیچ کات سازشی نەکردو لەسەر مەسلەی پرۆژەی ئەتۆمی و لە 2010 لەگەڵ خافر سۆلانە لیان بوو بە دەنگەدەنگ لەسەر ئەوە کشایەوە جا لەسەر و بە کۆتایی بەوە بێنم کاک بێسوند ئەو کاتێک کە بوو بە سەرۆکی ئەنجومەنی باڵای
مجاهدینی خەڵک شتێکی وتی لەمە دووە ئێران ئارامی بەخۆیەوە نابینێ و گرفتی گەورەی بۆ دروزە بێ باڵێن کە جگە لە هەر پزیشکیان نا بەشێکی تر لە ڕیفۆرمیستەکان هەر بەو دەلیلانە خراونە لاوە کە دەور و نەخشی خۆی لە ڕاستیە پزیشکیان کاتی خۆشی لە هەڵبژاردنە کە هێنایانە پێشەوە بەرامبەر سەعیدی جەلیلی کە نزیکتر بوو لە خامنەی و لەگەڵ محافزکارەکان بوو و دوایی دەرکەوت کە نیگەرانیش بوولەوە و ئێستا بەشێکە ئەڵێن بەشێکە لە ناڕەزایەتیەکانی ناوسپا و تۆڕێکی گەورەیان هەیە لەگەڵ بەشێکی تر لە هێزەکان هەر بۆ ئەو بوو پزیشکیان بێنن بتوانن لەو هەلومەرجەیە ئەو گۆڕە ئەو بارودۆخە قورسەی ئێران تێپەڕێن شتێکی تر کاکەنوەر ئەفۆ نزیک بووانی کە تەمەنی ڕێبەری پێشوو چووە هەشتا هەموو سەر کۆمەرانەی کەدا ئەندان حسابی ئەویان بۆ کرا کە دۆخێک بێتە پێشەوە بۆشایی لە ڕێبەریا دروست بێ ئەو سەر کۆمار ئەبێ بە ئەندامی لیژنە سێکە ڕیسی لەسەر ئەو بنەمایە هێنرا دوای کە پزیشکان هێنرا بۆ ئەوەی نەبێتە کێشە بۆ هەڵبژاردننی ڕێبەر ئەنی ڕکابەر نەبێ پزیشکان پلەی ئەوەی نییە نفوزیشی قسەکەمەوە بکات دکتۆر ئێستا ئەوی کە باسمان کرد ئێستا باڵی سەربازی لە ناڕستەم لە شەڕ هەرتا دەور و نەخشی هەیە و تەنانەت پێم وانە هیچ ڕۆڵێکی هەبێ پزیشکی ڕاستە سەر و کۆمارە و ناشیانەوێ بەڕاستی ئێستا بۆ ئەوە هێنرا کە سێبەری لەسەر هەڵبژاردننی ڕێبەری نوێ نەبێ کاتێک کە ڕێبەری پێشوو تەمەنی 4 ساڵ بە نەخۆشی بێ بە مردن بێ بەهین بێ ئەیانزانی کە ڕێبەری گەشتۆتە قۆناغی کۆتایی بێ سەر و کۆمارێک بێ مەترسی نەبێت بڵێم ئەوەی کە نووسیوێتی پێم وانە لە دڵەوە بێ یعنی بەڕاستی و لە داهاتوشا دەرەکەوێ کە ینی تەحسیل حاصلە ئەمە مەسەلەن پەیوەندی بە تەنیا بەڵام دۆخی شەڕەکان بۆ ینی مەسە هەموو ئێرانێگەسە هاوسۆزە و هەموو ئەزانی بۆچی کاگین ئەم بەشێک لە ڕیفۆرمیستەکان زۆر جار لەگەڵ حەل بوون زۆر جار لەگەڵ ڕێکەوتن بوون بەڵام بە پێچەوانەوە باڵی محافزکار و سوپای پازاران ناڵێ وڵات پێم ئەم گوتاران پێ خۆش نییە لەم هەلومەرجەیە هەر سازشێک ینی قبولی ناکەن بۆیە قسەگوۆیە لە ڕاستیات ئێمە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو خۆ بینید پزیشکیان وتی ئێمە لەمە دووە فشا هێرش ناکەین لەسەر وڵاتانی کەندا و کەچی دوای 2 ساعت بەس مادام دژمنەکە من پێک بێستون یەک مۆزۆی گرنگ کەوەیە کە ئەمەی کوشتنی لاریجانی یعنی شتێکی تازە نییە و ئەوەی خامنەئیش یعنی ئەمە چەند ساڵێکە ئێرانیەکان کەوتونە بەردەم مەترسی کوشتن و تیرۆر و نازانم هەرچێکی ناوانەی ئیسرائیلەکان جگە لە فەخریزادەکە کاک دکتۆر باسیەکە و بە شخصیە لەگەڵ خێزانەکەی ڕۆشتۆ تەنان خێزانەکەشیان نەکوشتۆ لە کاتی لێدانەکە ئامانجیان نەبووە بەڵام قسەکەم چیە دکتۆر قسەکەم ئەوەیە کە موسادی ناوانەی CIA ناوانەی تۆڕی مخابراتی گەیشتۆتە قوڵایی دڵی دەوڵەت و خۆشیان وەک خۆیان دەڵێن بریکاری زۆریان هەیە و بە دوایانەوە لە کاتێکە کە مەسەن لاریجانی بە هەموو پێوەرێکی ئەمنی ئەبوو زۆر پارێزراو بێ بەڵام ڕاستەڵێکی بە قسەکە گرنگە ڕاگەیەنراوی پژاک چییە؟ پژاگەر ئەو تێی و قسانی تۆکە ئەڵێ باسی نەورۆزەکە ئەڵێ لەگەڵ نەورۆز وەرنە سەر شەقامەکان و دەربڕینی خۆشی و ئەوانە یعنی کاری جددی ئێمەیە لە نەورۆزەیە و لە پاڵەوەی ئەویشت پێ بڵێم کە هەندێک گروپی تریش هەن وا دیارەکە ئەوانیش نێتی ئەویان هەیە گروپی گاردی جاویدان لەگەڵ گروپی ئۆپراسسیۆنی تۆڕی جاڵجاڵۆکە ئەمانە چین قوربان ئەمانە وەکو گروپەکانی ئەو شەو باسمان کە گروپی گورگەکانی شەو هەم گاردی جاویدان و ئەم ئۆپراسسیۆنی گاردی تۆڕی جاڵجاڵۆکە ئەمانە لە باش ئێوەشەکەن کە لە 1-2 ڕۆژی ڕابردوو بە تایبەتی دوێنێ پەلاماری کۆمەڵە شوێنیانداوە و ئەوانش دیسان ئەوەکەن ینی شانازی بەوەکەن کە لە نەورۆزا بێنە سەر شەقام و خۆپشاندان و ناڕەزایەتی دەرببڕن و دیعاەوەشەکەن کە ئەوان چاوەڕێی ئەمریکان مثلەن هێزی زەمینی دابەزێنێ دەخالەت بکە بۆی ئەوان بتوانن خۆپشاندان بکەن هێرش بکەن بۆیە ئەوەی پەژاک بە تایبەتی ئەوی پەژاک ئەو ڕاگەیانی ئەمڕۆداوەتی یەکەم ڕاگەیانی هێزی کوردیە کە بە سەراحەت بە خەڵک گەڵێ لەو نەورۆزەیە وەرنە سەر بەس خۆی ناڵێ